بەناوی خی گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەحمەد داودۆغڵۆ سەرۆکی پارتی دادوگەشەپێدان و سەرۆکی حکوومەتی تورکیا دەست لە کار دەکێشێتەوە وا بڕیارە 22 مانگە کۆنگرەی نائاسایی پارتی دادوگەشەپێدانی تورکیا بەڕێوە بچێت و داودۆغڵۆش بڕیاری داوە خۆی کاندید نەکاتەوە بە میوانداریێک لە بەڕێزدان لە ستۆدیۆی سەرەکی زیریان ڕۆژهەڵاتی شارەزار لە کاروباری تورکیا و عومەر عەلی ماستەر لە کۆمەڵناسی سیاسی و شارەزار لە کاروباری تورکیا هەروە لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر بەشدار سمایل شارەزار لە کاروباری تورکیا تاوتویان پرسە دەکەین دواتریش لە ڕێگەی تەلەفۆن و ئیمام تاشدەر ئەندامی پەرلەمانی تورکیا لەگەڵمان دەبێت سەرەتا راپۆرتێک دەبینی. ئەحمەد داودۆغڵۆ سەرۆکی پارتی دادوگەشەپێدانی دەسەڵاتدار دەست لە کار دەکێشێتەوە و 22 ئەم مانگەش پارتەکە کۆنگرەی نائاسایی خۆی دەبەستێت. ئەحمەد داودۆغڵۆ سەرۆک وەزیرانی حکوومەتی تورکیا و سەرۆکی پارتی دادوگەشەپێدانی تورکیا ڕێگەیان 22 ئەم مانگە لە کۆنگرەی پارتەکەیدا دەست لە کار دەکێشێتەوە و خۆی کاندید ناکاتەوە. هۆکاری دەست لە کارکێشانەوەی داودۆغڵۆ دەگەڕێتەوە بۆ ناکۆچیەکانی لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا. میدیانی تورکیا دیاریترین ناکۆچیەکانی ئۆغڵۆ و ئەردۆغانیان بڵاو کردەوە کە بریتین لەمانە. یەکەم ناکۆچی لەسەر شێوازی سیستمی حکومڕانی لە تورکیا. ئۆغڵۆ لەگەڵ مانەوەی سیستمی پەرلەمانیە بۆ تورکیا و ئەردۆغانیش دەیەوێت سیستمەکە بگۆڕێت بۆ سەرۆکایەتی و دەسەڵاتەکانی زیاد بکات. دووەم ئەردۆغان لەگەڵ ڕێکەوتنەکەی ئەحمەد داودۆغڵۆ نییە لەگەڵ یەکێتی ئەوروپا سەبارەت بە پەنابەران کە بەپێی ڕێکەوتنەکەش هاوڵاتیانی تورکیا دەتوانن بەبێ ڤیزە سەردانی وڵاتانی یەکێتی ئەوروپا بکەن. بەڵام یەکێتی ئەوروپا کۆمەڵێک مەرجی داناوە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکە لەوانەش ئاشکراکردنی سامان و موڵشی بەرپرسانی حکوومەت و پارتی دەسەڵاتدار. سێهەم ئەردۆغان و ئۆغڵۆ ڕێی جیاوازیان هەیە سەبارەت بە پرۆسەی ئاشتی لەگەڵ کورتە. ماڵپەڕی کەراری نزیک لە داودۆغڵۆ لە زاری هاوسەری ئەحمەد داودۆغڵۆوە بڵاوی کردەوە. هاوینی ساڵی ڕابردوو ئەو شەوەی ئۆپراسیۆنی سوپای تورکیا بۆ سەر شارە کوردەکان دەستی پێکردووە ئەحمەد داودۆغڵۆ تا بەیانی نەخۆتووە و گریاوە. دوای ئەوەی لە 22 ئەم مانگە لە کۆنگرەی دادوگەشەپێدان داودۆغڵۆ دەست لە کار دەکێشێتەوە و کەسێکی نوێ جێگەی دەگرێتەوە و دەبێتە سەرۆکی پارتەکە و سەرۆکی حکوومەتی تورکیا. ئەحمەد داودۆغڵۆ لە ساڵی 1959 لەدایک بوو. هەڵگری بڕوانامەی دکتۆرایە لە پەیوەندی نێودووڵەتیەکان و یەکێکە لە بیرمەندە گەورەکانی تورکیا. خاوەنی پەرتووکی قوڵاوی استراتیجیە و ماوەی 22 مانگە سەرۆکی حکوومەتی تورکیا و سەرۆکی پارتی دادوگەشەپێدانە. پێشتریش ڕاوێژکاری ئەردۆغان و وەزیری دەرەوەی تورکیا بوو. 22 ئەم مانگە واز لە سەرۆکی حکوومەتی تورکیا و پارتی دادوگەشەپێدان دەهێنێت. دووبارە سڵاوتان لەبێت بە ڕێزان سوپاس بۆ میوانەکانم کاک زیرانەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچین لەسەر هۆکاری دەست لە کارکێشانەوەی داودۆغڵۆ حەزەکەم جیاوازیەکمان بۆ بکەی لەسەر لە جیاوازی لێمە کەسایەتی ئۆغڵۆ و ڕەجەب تەیب ئەردۆغان. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرکردەیەکی کاریزماتیکە لە تورکیا لە حەقەتا ئەتوانێت ملیۆنان کەس بە هەندێک وتاری زۆر ئاسایی بجوڵێنێ. بەڵام داودۆغڵۆ کەسێکی وان نییە ئەمە یەکێکە لە جیاوازیە زۆر سەرەکیەکان. دووەم ئەردۆغان لە پلە بچووکەکانی سیاسەتەوە پێگەشتووە بەڵام داودۆغڵۆ لە سێبەری ئەردۆغانەوە پێگەشتووە لە حەقیقەتە بۆ دنیای سیاست و زیاتر لەوەی کە شوناسێکی سیاسی هەبێت لە دنیای ئەکادمیەوە هاتووە جەماوەرێکی ئەوەندە فراوانیشی نییە بە ئەندازەی تایب ئەردۆغان. سەرکردەیەکی بڕاژ نییە یەک لاکەرەوە نییە لە حەقیقەتە لە ڕەفتاری سیاسی خۆیان سەرکردەیەک نییە کە قەراری یەک لاکەرەوەی هەبێت. قەراری داوە دواتر پەشیمان بۆتەوە بەڵام ئەردۆغان تۆزێک تەبیعەتی سەرکردەی نەریتی تورکیای هەیە بڕیارەکەیدا یەکسەر داوای جێبەجێکردنی ئەوە شەکات هاوشێوەی سوڵتانەکانی پێشوو هاوشێوەی دەسەڵاتدارە گەورەکانی کە لە تورکیا هەبووە بۆ جۆرە جوڵەتەوە و تەقریبەن لاسایی ئەوانی شکاتەوە. بەڵێ زۆر باشە کەواتە گەر بین سەر هۆکاری دەست لە کارکێشانەوەی بۆچی داودۆغڵۆ دەست لە کارە کێشێتەوە؟ هۆکارێکی زۆر سادەی هەیە ئەردۆغان ناوێت لەمە بەدووە لەگەڵ داودۆغڵا بجوڵێتەوە چونکە ئەو پێی وایە
ئیتر لەمە بەدووە مۆزوعی دروستکردنی سیستەمی سەرۆکایەتی لە تورکیا کە بە شێوەیەکی زۆر ئاشکار و بە شێوەیەکی زۆر ڕاشکاوانە داوایەکات ناکرێت بە وعد و بەڵێن بە بەڵکو ئێوێ بە شێوەیەکی فعلی بەکردەوە ئەمە جێبەجێ بکات. بەپێی دەستوری تورکیا پێما بە مادەی 104 دەسەڵاتەکانی سەرۆکی کۆمار بۆی هەیە 2 مانگجارێک یا چەند مانگجارێک یاخود هەر وەختێک کە سەرۆکی کۆمار بیەوێت ئەتوانێت کۆبوونەوە لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە بکات و کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی تورکیا بە سەرپەرشتی سەرکۆمار بەڕێوە بچێت. پێ ئەچە پلانی ئەردۆغان ئەوە بێت سەرۆکوەزیرێکی دیکە لە جیاتی داود وڵات دابنێت کە زۆر بەهێز نەبێت و خۆی مانگانە سەرپەرشتی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کات و بەو شێوەیەش بە فعلی نەک بە ڕسمی بە فعلی سیستەمی سەرۆکایەتی لە وڵاتە جێبەجێ بکە هەتاوەکو قۆناغێکی دواتر کە ئەمە ئەگەێنێتە خاڵی ڕسمی. ئەمە هۆکاری زۆر زۆر سەرەکیە. هۆکاری لاوەکی دیکە هەیە وەکو هەندێکیان ئێوە لە راپۆرتەکەی خۆشتانە ئاماژەتان پێدا ئەگەر کرا دواتر سپاس دەکەم. کاوەمەرگر بین لای ڕای بەڕێزتان سەبارەت بە دەست لە کارکێشانەوەی ئۆغڵۆ چیەوە پێ دوای چ کاریگەریەکی دەبێت لەسەر سەرەتا پارتی دادوگەشەپێدان و ناوخۆی تورکیا. بەڵێ گەر سەرنج بدەین داود ئۆغڵۆ کەسایەتیەکە وەکو کاکزیرانیش باسی کرد لەژێر سایی ئۆردوغانە هاتوۆتە پێشەوە، بەڵام ئەم کەسایەتیە زۆرتر کەسایەتیەکی ئەکادیمیە. یعنی کەسایەتی ئەکادیمیەکان زۆر جیاوازیان هەیە لەگەڵ کەسایەتیە سیاسیەکانە و لەوانەیە بڵین تورکیا قەیرانەکانی بەو شێوەیە قوڵ نەبوو بۆ لە پێشترا هەتاکو ئێستا بۆیە ناکۆکیەکانیان بەو شێوەیە دەرناکەوت. بەڵام لە ئێستاە تورکیا ڕوبەڕووی کۆمەڵی قەیرانی قورسی سیاسی بۆتەوە، یعنی لەوانە مەسلەی شەڕی پاکەکە کە ئەوان بە شەڕی ئیرهاب ناوێ بن و مەسلەی شەڕی داعش و خراپبوونی پەیوەندیەکانیان لەگەڵ بەشێک لە وڵاتانی ڕۆژئاوا و پشتیوانی نەکردنی ئەمریکا لە هەندێک سیاسەتی تورکیا و هەروەها مەسلەی کێشەی سووریا کە ئێستا هەیە و هەروە کێشەی ئازربایجان و کێشەی ئەرمینیا و ڕووسیاشی هاتوۆتە سەر. لەبەر ئەوە تورکیا کۆمەڵێ تووشی کۆمەڵی کێشەی سیاسی قورس بووە. لەبەرەوە ئەمە زۆر خەڵکە ئەکادیمیەکان زۆر ناتوانن ئیدارە بکەن لەگەڵ ئەم کێشە سیاسیانەیە، لەبەرەوە پێویستی بە بڕیاری حاسمانە هەیە و پێویستی بە ئەوە هەیە کە سەرکردەیەک بڕیاری قورسی تیا بدا و هەروە تۆ پێ دوای دەست لە کارکێشانەوەی ئۆغڵۆ پەیوەندی بەو قەیرانەوە یاخود پەیوەندی بە ناکۆکیانی لەگەڵ ئەردۆغانەوەی. بەڵێ ئاخر ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کە لەم کاتەیە بۆچی لەم کاتەیە ئەمە سەر هەڵەدا. لە هەمان کاتە کۆمەڵی ناکۆکی تری هەیە یعنی لەسەری ئەگەر سەیری کەسایەتی ئۆردوغان بکەین کەسایەتیەکی سیاسیە و کەسایەتیەکی کاریزمیە و ئەم کەسایەتیە زۆر خەڵکی تر لە بەرامبەری خۆیشە قبول ناکات. لەبەرەوە ئێوێ جۆرێک لە کەسایەتی ئەتاتورێک بە جۆرێک لە جۆرەکانی تر لە شخصیەتی سیاسی خۆیان جارێکی تر ڕنگ بداتەوە. لەبەرەوە حەزەکە و کەسانی کە لە دەوروبەری ئەون کەسانی لاواز بن و کەسانێک بن کە ملکەچی بن لە ڕووی ئیرادەی سیاسیەوە. لەبەرەوە خەڵکانێک ئێستا کەسێکی وەک داود ئۆغڵۆ وردە وردە لە ڕووی سیاسی شەوە دێتە پێشەوە، یعنی ئەگەر بێن سەیری حکوومەتەکەی ئەو ماوەی کە سەرکردایەتی حکوومەتی کردووە لە ڕووی ئابووریە و ئێستا گەشە سندێکی ئابووری باش هەنگاوێکی باش هاتوۆتە پێشەوە. هەروەها لە ڕوویەکی ترەوە ئێستا ڕۆژئاواییەکان بە تایبەتی وڵاتانی ئەوروپا زیاتر ئەیانەیە مامەڵە لەگەڵ داود ئۆغڵۆ بکەن وەکو لەگەڵ ئۆردوغان، ینی ئۆردوغان هەستەکە لە ڕووی نێودەوڵەتیشەوە خەریکە پراوێزە خرێ و مامەڵەیەکی جیاواز لەگەڵ داود ئۆغڵۆ کرێ، بە تایبەتیش لەم ڕێکەوتنی دواییە کە بۆ مەسلەی پەنابەران لەگەڵ یەکێتی ئەوروپا ئەنجامدرا. ئەمە جۆرێک لە کەسایەتی داود ئۆغڵۆی بردۆتە پێشەوە و جەماوەری لەناو کۆمەڵگەی تورکیا زیادی کردووە. لەبەرەوە ئێمە ئەبینین ئۆردوغان هەست بە جۆرێک لە ململانەیەکە و جۆرێک لەوەی کە کەسایەتیەک ئێوێ جێگەی بگرێتەوە و ڕووی جەماوەری زیادکە. ئەنجا ئەمە چونکە یەکەم نمونە نییە بۆ ئەمە، چونکە ئەمە پێشتر نمونەی تریشمان هەیە کە ئۆردوغان لەگەڵ ئەم کەسایەتی سیاسی بەهێزانە ناتوانێت ئیدارە بکە. ئێمە نمونەی عەبدوڵڵا گوڵمان هەیە کە عەبدوڵڵا گوڵ حتا بە پێ ڕاپرسیەک کە پێش ئەوەی هەڵبژاردنە سەرۆکایەتیەکەش ئەنجام درێ و چونکە عەبدوڵڵا گوڵ بۆی هەبوو خولێکی تریش بەشداری هەڵبژاردن بکە. لەبەر ئەوە هەتا پێ ئەو ڕاپرسیانە کەسایەتی گوڵ یعنی بەهێزتر بووی لە کەسایەتی ئۆردوغان. لەبەر ئۆردوغان کە هەستەکە کەسایەتێکی بەهێزی وەکو گوڵ هەیە ئەچێ پراوێزی خاو ئەیخاتە لاوە، یعنی زۆر لە توێژەرانی سیاسی لەو بڕواایە بوون ئەو کەسایەتیانی کە بۆ سەرۆکایەتی وەزیران و هەروەها سەرۆکی حیزب ئۆردوغان دیاریەکە بۆ نمونە کەسێکی وەکو گوڵ بێ کە کەسایەتێکی شخصیەتێک وەیەکێکە لە دامەزرێنەرانی پارتی دادوگەشەپێدان. بەڵام ئەبینین کەسێک گێنەتە پێشەوە کە هەر وەکو داود ئۆغڵۆ سەرەتا وەکو ڕاوێژکارێکە دوای ئەیکا بە وەزیری دەرەوە دوای ئەهێنێت پێشەوەی کاتە بە
سەرۆکوەزیران بەڵام لە کاتێکا کە ململانەی بۆ دروستە بێ لەگەڵیا و لە هەندێک بڕیاریە سەرپێچی ئەکا لەم کاتەیە ئەبینی ئۆردوغان ناتوانێت بەڕێستان ئەگەر بچینە لای کاک بەشدار ئیسماعیل لە شاری هەولێرەوە کاک بەشدار زۆر سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا دەمەوێت ڕایبڕێژتان بزانم سەبارەت بە مەسلەی ئەو دەست لە کارکێشانەوەی داودۆغڵۆ هیچ کاریگەرێکی دەبێت سەرەتا لەسەر پارتی داد و گەشەپێدان دواتر لەسەر ناوخۆی تورکیا؟ بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای بەخشندەی میهرەبان زۆر سپاس جەنابتان دەکەم لەوە دەرفەتەی کە ڕخساندووتانە دیارە ئەگەر سەیری تورکیا بکەین ئێمە چەند جاری تریش باسمان کردووە کە تورکیا وڵاتێکی گرنگە لە ناوچەکەدا هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی جیۆپۆلەتیکی هەم لە ڕووی جوگرافی هەم وڵاتێکە هیچێکە لە وڵاتانی شەرقی کە ئەندامی پەیمانی ناتۆشە دیارە هێز لەم کاتەدا قورسایەکی اقتصادی زۆری هەیە وەروها قورسایەکی سیاسی و وەروها سەربازیشی هەیە ئەو نولانەی و کە لە نێوان بەڕێز ئەردۆغان وەروە ئەحمەد داود ئۆغلۆدا هەیە بە تەئکیدەوە تەئسی لە ناوخۆی و داد و گەشەپێدان دەکاتن چکە جیابوونەوە لە هەر جیابوونەوەی ئەحمەد داود ئۆغلۆ هەر تەنها خۆی نییە عتمەن ئەمە چەندەها کەسی تری دەگرێتەوە لەگەیدا دیارە ئەویش لە سەرۆکوەزیرانەکەیدا کە ئێستا سەرۆکوەزیرانە کۆمەڵێک کەسی لە چادەورەدایە واروها تیمێکی لەگەڵدایە یارەکە ئەگەر ئەردۆغان لە خودی داود ئۆغلۆ ڕازی نەبیتن حتمەن تەئسیری دەکات سەر ئەو تیمەش دیار ئەم تیمەشەر هاتوونە لە ناو قوتابخانەی داد و گەشەپێداندا گەورە بوونە ئەمە لەلایەک لەلایەک تریدا لە ناو خۆیدا تورکیا ئێمە ئەگەر سەیری بکەین بە تەئکیدەوە تەئسیر دەکاتن لەسەر ناوخۆی تورکیا بەڵام ئایا تەئسیراتەکەی دوورمەودایە یاخود کوردمەودایە ئەمن پێم وایە تەئسیراتەکەی بۆ درێژمەودا وەروها کوردمەودا دەوەستێتە سەر هەڵسوکەوتی ئەردۆغان و وەروها دەوەستێت سەر نارەکانی ئەردۆغان وەروە ئەوانەی کە پەراوێز کراون وەکو عەبدوڵڵا گوڵ و وەروها وەکو داود ئۆغلۆ بڵند ئارمیز و ئەمانە و هەروە ئەم کەسەی کە لە پاش داود ئۆغلۆ دێتن لە 22 ئەم مانگە دەبێتە سەرۆکی داد و گەشەپێدان کە کۆنگرەی ئاسایی خۆیان دەبەستن وەروها پۆستی سەرۆکوەزیرانی کە وەردەگرێتن ئەمانە هەر هەمووی ئەو کاتە بە دەردەکەوێتن ناکرێتن هەر لە پێشوەختە بڕیاری کۆتایی لەسەر بدەین. بەڵێ زۆر باش ئەی سەبارەت بە سیاسەتی دەرەوەی تورکیا پێت وایە کاریگەریەکانی ئەم دەست لە کارکێشانەوە کاریگەری لەسەر سیاسەتی دەرەوەی تورکیا لە ئاسی نێودوڵەتی و هەرێمایەتی؟ بەڵێ ئەگەر سەیری سیاسەتی دەرەوەی تورکیا بکەین سیاسەتی دەرەوەی تورکیا پێش بەهاری عەرەبی وەروها سیاسەتی دەرەوەی تورکیا پاش بەهاری عەرەبی دیارە لە پاش ساڵی 2002 وەروها 2003 لەگەر هاتنی ئاک پارتی لۆ سەر حکۆم ئەو کاتەی ئاکەپە هەوڵی دەدا زۆرێک سیاست بکاتن کە سیاسەتەکانی لەگە وڵاتانی دراوسێ بریتی بتن لە سفر کێشە بەڵام ئەمڕۆ کە دەبینین ئەمە سەرەتا ئەو کاتی کە هێشتانەکە تورکیا وڵاتێکی لاواز بوو زیاتر وڵاتێک بوو لە ڕووی اقتصادیەوە چونکە ئەمە بەخۆمان دەزانین کە اقتصاد بەڕاستی جولێنەری زۆر لە سێکتەرەکانی تر سێکتەری سیاسی یاخود عەسکەری و لایەنەکانی تر لە ڕووی اقتصادی و کاتی تورکیایەکی لاواسە بوو بەڵام کاتێکە ساڵی 2011 و 2012 ئەمانە دەبێت بە تورکیایەکی بەهێز لە ڕووی ئابووری و دیارە ئەمەش وڵاتانی خۆراوە و زلهێزە بە تایبەتی ئەمریکا وەروها ڕووسیاش زۆر وڵاتی تریش نیگەران دەکاتن ئەم بەهێزبوونەی تورکیا ئەم بەهێزبوونەی تورکیا وەروها وڵاتێکی کە موسڵمان و وڵاتێکی نزیکەی 80 میلیۆنی دیارەمە قورساییەکی نوێ لە تورکیا دەکاتن دەتوانێتن سەرکردایەتیەکی زۆرێک لە سەرکردایەتی لە ناوچەکەدا بکاتن دیارە ئەمەی پاش 2023 تاوەکو 2011 زۆرێک بە ئیسرعات بۆی چوو بەسەر بەڵام لە پاش 2011 وەروها دروستبوونی بەهاری عەرەبی وەروها سەرکەوتنی ئیسلامیەکان بە تایبەتیش ئیخوانەکان لە هەڵبژاردنەکاندا ئەمە دیارە تووشی زۆرێک لە ڕوبەڕووبوونەوەی کرد لەگەر وڵاتانی خۆرئاوا بە تایبەتیش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەرەوها
لە سووریادا دیارە ئەم وڵاتانە حەزیان بەو جۆرە بەهێزبوونەی تورکیانە نەدەکرد بۆیە ئەوەی ئەحمەد داود ئۆغلۆ لە تێزەکەیدا کە باسی دەکاتن وەروە هەوڵی بۆ دەدا سفر کێشەدا ئەگە بەشێکی پەیوەندی بە هەڵسوکەوتی تورکیا و هەبێتن لە قەیرانەکانی سووریادا بەڵام بەڕاستی پەیوەندیشی هەبوو بە هەڵسوکەوتی وڵاتانی زلهێز بۆی کە دەستی تورکیا لە ناوچەکەدا کەمکەنەوە نەبێتە وڵاتێکی پێشنگ وەروها نەبێتە بە وڵاتێکە وڵاتانی ناوچەکە چاوی لێ بکەنجات لە ڕووی سیاسیەوە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی ئابوووریەوە بەهێز من کوتلێک دروست بکەن لە عالەمی ئیسلامیدا کێشە بە وڵاتانی خۆر ئاوا دروست بکاتن دیارە دەرچوونی ئەحمەد داود ئۆغلۆ بێن بە تەکیدەوە کاریگەری دەبیتن بەڵام کاریگەریەکە دیسانەکە دەوەستێتە سەر تەعاملی تورکیا لەگە وڵاتانی زلهێز بە تایبەت وڵاتانی خۆر ئاوا سپاس بۆ بەردواتە گەرم وڵات کاک زیران سەبارەت بە پرسی کورد دوای داود ئۆغڵۆ ینی پێ دوایە کاریگەری دەبێت کامیان زیاتر بۆ کورد دەست پێشخەری زیاتریان کە دۆ پرۆسی ئاشتی بەڵام بە سەرەتا کاک ئیمام وەرگین دواتر گەرم و لای بەڕێزدەستین لای کاک ئیمام تاشتەر ئەندامی پەرلەمانی تورکیا کە بەڕێزیان لە تورکیاوە لەگەڵمانە کاک ئیمام زۆر سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا دەمێن بپرسم سەبارەت بە دەست لە کارکێشانەوەی ئەحمەد داود ئۆغڵۆ سەرۆکوەزیرانی تورکیا و سەرۆکی پارتی دادوگەشەپێدان چ کاریگەریەکی لەسەر پرۆسەی ئاشتی یان بڵێن پێوازۆی ئاشتی دەبێت لە تورکیا کاگیمان گوێت لێ ئەمەیە بەڵێ دواتر دەگەرمەوە لای بەڕێستان کاک زیران سەبارەت بە مەسەلەی بۆ پرسی کورد دەستگا کێشانەوەی داود ئۆغڵۆ کاریگەری هەیە لە ڕاستیە نەک پێچەوانەی قسەی کە بەشدار نەک سیاسەتی دەرەوە و نە سیاسەتی ناوخۆ خەزیەی سیاسەتی ناوخۆ مەبەستم مەسەلەی کوردیشی یەکێک لەو بابەتانە و سیاسەتی دەرەوەش داود ئۆغڵۆ شتێکی نەکردوە پێچەوانەی ڕائیەکانی ئەردۆغان بێت بۆم پێم وانە گۆڕانکاریەکی جددی بدات و هەر کاتێکیش کە ویست بێتی هەنگاوێک بنێت کە لەگەڵ بۆچوونەکانی ئەردۆغانە نەگونجێت ئەردۆغان یەکسەری ئازێکی دا و دواترەوە جێبەجێ نەکراوە هەر لە سیاسەتی ناوخۆ نمونە چەند نمونەیەک بێنین هاکان فیدان سەرۆکی میت خۆی کاندید کرد بە ڕەزامەندی داود ئۆغڵۆ و ئەردۆغان ناڕزایی دەربڕی یەکسەر قبولیان کرد پاشە کشەی کرد داود ئۆغڵۆ دوای ڕێککەوتنەکەی لەگەڵ یەکێتی ئەوروپا کە یەکێک لە مەرجەکانی یەکێتی ئەوروپا ئەوە بوو کە پێویستە پێناسەی تیرۆر تورکیا گۆڕانکاری تێ بکات یعنی تۆزێکی یاسای تیرۆر دەستکاری بکات کە ئەمە ڕەبتی ڕاستەوخۆی بە قەزەی کوردیشەوە هەبوو داود ئۆغڵۆ وتی ئەگەر پەکەکە ئامادە بێ بگێڕێتەوە قۆناغی پێش 2013 ئەوە کاتێ ئێمەش ئامادەین کە جارێکی دیکە باسی قۆناغی چارەسەری و بکەین ئەردۆغان دژی ئەوە دەرکەوت و دواترەوە بوو کە شەڕەکە دیسان بە توندی هەر بەردەوام بەوە خودی شەڕەکەش هەر شتێک بوو کە لەسەر ویسی ئەردۆغان دروست کرا داود ئۆغڵۆ جێبەجێی کرد بەنسبەت سیاسەتی دەرەوەش ئەوەی کە ئێستا جێبەجێ ئەبێ شتێک نییە کە لە دەرەوەی ئیرادەی ئەردۆغان ڕوویدا بێ هەتاوەکو شتێکی زۆر جیاوازتر دوای داود ئۆغڵۆ ڕوو بدات پێ دوای گۆڕانکاری نەبێت لەسەر سیاسەت تورکیا بەرامبەر بە سووریا بەرامبەر بە هەرێمی کوردستان بەرامبەر بە وڵاتانی یەکێتی ئەوروپا خۆی ئەزانی چۆنە ئەو شتێکەوە کراوە ئەو شتێکەوە جێبەجێ کراوە تاوەکو ئێستا داود ئۆغڵۆ نەیتوانیوە لە دەرەوەی شتێکی کە ئەردۆغان ویستێتی بجوڵێتەوە بۆیە شتێک نابێت کە پێچەوانەی ویستی ئەردۆغان بێت سیاست هەمان سیاسەتێکە کە تایب ئەردۆغان ڕێشکەکەی داناوە ئەو داوای کردو ئەمە جێبەجێ بکرێ و داود ئۆغڵۆ جێبەجێ کرۆ بووە گۆڕانکارێکی زۆر جدی ڕوونادات من پێم وایە قەزەی ڕێکنەکەوتن دواتر گرێم و لای بەڕێز کاگی مام سوپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەماندا سەبارەت بە ڕای ئێوە نەرینی ئێوە لەسەر دەست لە کارکێشانەوەی ئەحمەد داود ئۆغڵۆ چیە کارگەرێکی لەسەر پرۆسەی ئاشتی یان پێوازۆی ئاشتی هەیە لە باکووری کوردستان کاگی مام گوێت لە دەنگی ئێمەیە بەڵێ سەبارەت بە مەسەلەی دەست لە کارکێشانەوەی داود ئۆغڵۆ ئەحمەد داود ئۆغڵۆ چ کاریگەرێکی لەسەر پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان هەیە
کاگەیمام بەڵێ دیارە گرفت لە دەنگی ئێمەیە بۆ کاگیمام کەواتە تو پێدا کاک زیان کاریگەری نابێت لەسەر تێڕوانی تورکیا بەرامبەر بە کورد ینی کامیان زیاتر بۆ مەسەلەی کورد ینی نەرمتر بوون یاخود زیاتر ویسیانە کێشەی کورد بەرەو پێش بچێت قۆناغی چارەسەری شتێک بوو کە بە ئیرادە ئەردۆغان دەستی پێکرد وەلایانی کوردیش تەوان ئیرادەی خۆی هەبوو بەڵام لە نێو مەبەستم لایەنی تورکی و دەوڵەتی تورکیا بوو شتێک بوو کە ئەردۆغان نەویستە هەرگیز سەری ناگرت و هەر بەویستی ئەویش کۆتایی پێهات ئەم شەڕشکەوات دەستی پێکردو شتێکە ئێستا لە قازانجی ئەردۆغاندایە هەم بۆست لەسەر حیساباتی ناوخۆی خۆی بۆ پێکێنانی قەزیەی سیستەمی سەرۆکایەتی لە وڵاتەوە مەسلەی گۆڕینی دەستور و بەهۆی هاوسەنگی ناوخۆی هێزیش لە نێو خودی تورکیا ڕێکەوتنی تقریبا نەتوانم بڵێم ئەردۆغان لەگەڵ سوپا یەکێک لە دەرەنجامەکانی ئەوەیە کە شەڕ دژی پەکەکە و یاخود دژ بە قەزەی کوردی تۆزێک تا ماوەیەکی دیکەش بەردەوام بێ ئەگەر زروفێکی فاکتەری دیکەش هەیە لەم قەزەیە فاکتەری نێودەوڵەتی و بارودۆخی ناوچەکە وەزعی سووریا بەرەوکوێچێ بارودۆخی ڕۆژاوای کوردستان بەرەوکوێچێت تەسیری ئەمە لەسەر هەرێمی کوردی لە باکووری کوردستان چی ئەبێت هەموو ئەمانە هۆکارن بۆی کە لەم قۆناغەیە ئەم شەڕە شتێک بێت کە دەوڵەتی تورکیا و خودی ئەردۆغانیش خوازیاری ئەوە بن کە ئەم قۆناغە درێژە پێ بدەن لە بیرمان نەچێکە کاتێککە داد و گەشەپێدان هات لە قۆناغی یەکەمە زۆربەی قسەکانی لەسەر قەزەی چاکسازی لەسەر مەسەلەی گەشەپێدانی ئابووری بوو دواتر گەشەپێدانی ئابووری زیاتر جەختی لەسەر کردەوە دوا بە دوای ئەوە مەوزوعی کرانەوەی سیاسی و چارەسەرکردنی خەزەی کوردی و دیموکراتیزەکردنی تورکیا لە قۆناغی ئەخیردا زۆربەی گوتارەکانی پارتی داد و گەشەپێدان جەختکردنەوە لەسەر وەرگرتنی ڕەئی شارعی نەتەوەگەرای تورکی بوو کە بەڵێ ئێمە ڕاستە تورکیا یەک وڵاتە یەک نەتەوە یەک دەوڵەتە یەک ئاڵای هەیە بەڵام ئێمە شەڕی تیرۆری شەکەین لە هەڵبژارنەکانی پێشووترا کەمتر باسی ئەم قەزیانەکرد یان بوو پێویستە قەزەی کورد چارەسەر ببێ پێویستە ئاشتی بکەین بەیەکەوە یەکێک لەو هۆکارانەی کە پارتی داد و گەشەپێدان لە دوای هەڵبژاردننی حوتی حوزەیران خۆی گرتەوە ئەم قەزەی شەڕ بوو کە دژ بە پەکەکەەوە زیندوکردنەوەی مەسلەی تیرۆر بوو چونکە ئەو خوێنەی کەەوە ئەچوو بۆ پارتی بزوتنەوەی نەژات پەرست بە شێوەیەکی سەرکەوتوانە توانی بەشێکی زۆری بەرەولای خۆی بێنێ و زۆرێک لەو دەنگانە کەناڵیزەی خۆی بکات ئێستا داد و گەشەپێدان لەسەر نەک ڕێی کوردی و لیبراڵەکان یاخود دیموکراتەکان بەڵکو لەسەر ڕێی محافزەکارە دینیەکانی تورکیا و ڕێی نەتەوەگەرەکانی تورک قمارەکات کەواتە ئەم شەڕە شتێکە کەوا پێویستە تا ماوەیەکی دیکەش بەردەوام بێ هەم بەهۆی سیاسەتی ناوخۆ و هەم بەهۆی سیاسەتی دەرەکی کاریگەری نابێت دەستکەشانی ئۆغڵۆ بەرامبەر بە کورد کامر تۆش هاوڕات لەسەر تێڕوانین ئۆغڵۆ و ئەردۆغان بۆ پرسی کورد لە تورکیامان تێڕوانینە بەڵێ گەسیر بکەین دید و تێڕوانینی ئۆردوغان ئەوەی ئێستا کە هەیەی درێژە پێدانی شەڕە و ملنەدانە بۆ ئاشتی و گوێنەگرتنە بۆ ئەو داواکاریانش حتا هەندێک لە بەرپرسانی هادەپ و ئەندام پەرلەمانەکان و سەلاحەدین دەمیرتاش یعنی زۆر جار داوای ئەوەکەن کە بگەڕێنەوە بۆ پرۆسی ئاشتی و کۆتایی بە شەڕ بێنین بەڵام لێرەیە ئەوەی ئۆردوغان ئێوێ درێژە پێدانە بە شەڕ بۆ درێژە پێدانە بە شەڕ چونکە تا تاک و شەڕ درێژە بچێشێ لەم قۆناغەیە درێژە پێدانی شەڕ بە قازانجی ئۆردوغان و بە قازانجی داد و گەشە پێدانە بێ و لەبەرەوە پارتی کرێکاران ئەبوویە ئەو حاڵەتیان بزانایە کە کردنی تونند و تیژیەکان و درێژە پێدان بە شەڕ نە بە قازانجی کوردە و نە بە قازانجی بزافی کوردیە لە کوردستانی تورکیا بەڵکو ئەو تاقیکردنەوەی لە چیەوە دەستکەوت لە ئەو شکستەی کە لە هەڵبژاردنەکەی حوتی حوزەیرانی ڕابردووە هێنای و ئەو شکستە بەشێکی بەوەدایە قەڵەم کە شاریعی تورکی ڕازی نییە بۆ هەڵوێستانەی کە ئۆردوغان هەیەی بەرامبەر بە مەسلەی ئاشتی لەگەڵ کووردە و بە مەسلەی کرانەوەی زۆرتری دیموکراسی و بە مەسلەی زۆرتری ئازادیەکان چونکە هەر بە سروشتی کۆمەلگای تورکی ئەگەر سیر بکەین کە ئەگەر لە درێژایی حکوومەتێک بە دوای یەکەکانی پێشووا بێەوە لە درێژایی نزیکەی 100 ساڵی ڕابردووە ئەبینین کە جۆرێک لە شۆڤێنیەت باڵی شێشاوە بەسەر گەلی تورکیا و ئەمە کەمالیەت کە بە درێژایی 80 ساڵی خۆی ئەمەی کردووە بە کولتورێک لە ناوگەلی تورکیا لەبەرەوە ئەبینی تورکەکان زۆرتر لە دەوری تورکچێتی لە دەوری فاشیە لە دەوری ئەو جۆرە گوتارانە زۆرتر کۆبنەوە لەبەرەوە ئەبینین کاتێک کە
ئۆردوغان پارتە سیاسیەکانیش سەیری جەماوەرەکەن سەیری ئینتیمای جەماوەرەکەن بۆ پارتەکانیان بە چ ڕێگەیەک و بە چ گوتارێ زیادەکەن لەبەرەوە مادام ئەو پارتێکی سیاسیەوە لەسەر ئەمەش کارەکە کەواتە من پێم وایە ئەم گوتارەی شار و ئەم گوتاری دژە ئیرهابیە کە ئێستا هەیە بە تایبەتی لە ناوەندێکی دەولی شاکان ئەوەندە تۆ چەمکی دژە ئیرهاب بەکاربێنی جۆرێک لە پشتیوانی لێکرێ لەبەرەوە ئێوە لەم خانەشەوە دژایەتی مەسلەی کورد و مەسلەی پارتی کرێکاران بکاو و هەروەها ئەمە پشتیوانێکی دەولیش بۆ ئەمە کۆ بکاتەوە دژی کەواتە تۆ پێت وایە کاریگەری نابێت لەسەر مەسلەی کورد؟ نا من پێم وایە لە بازنەیەکی تەسکایە لە بازنەیەکی زۆر بچووکایە ناکۆکیەکانی داوود ئۆغڵۆ لەگەڵ ئۆردوغان چونکە ئەبوویە ئەو ئەزمونەی لەبەر چاو بوو کە بۆچی عەبدوڵا گوڵ هاتە دەرەوەی یاریەکە لەبەر ئەوەی یعنی دوو هۆکاری سەرەکی بوو ئەو کاتەش عەبدوڵا گوڵ یەکەم ڕازی نەبوو بە سیستمی سەرۆکایەتی چونکە سیستمی سەرۆکایەتیەکە زۆرتر ئۆردوغان کە باسیەکە لە شخص و کەسایەتی خۆیان کۆیەکاتەوە یعنی بەرژەوەندی دروستکردنی سیستمێکی سیاسی گۆڕانکاری سیستمێکی سیاسی لە نێوان لەبەر بەرژەوەندی کەسایەتیەکی سیاسی دووهەمیان دژایەتیکردنی ڕاستەوخۆی کۆمەڵەی خزمەت گوڵانیەکان بوو بەڵام عەبدوڵا گوڵ لە سەردەمی خۆیان ڕازی نەبوو بەڵام داود ئۆغڵۆ ڕازی بوو بەو مەرجانە و هەر بەو شێوەش بوو کە سەرۆکایەتی وەزیرانی هەردوو کاگی مام ئەگەر بێنەوە لای بەڕێستان دەمەوێت ڕای بەڕێستان بزانین وەکو پەرلەمانتارێکی تورکیا سەبارەت بە دەستبەرداربوونی ئەحمەد داود ئۆغڵۆ و هیچ کاریگەریەکیە لەسەر مەسەلەی پرسی کورد و لەسەر پێگەی تورکیا و سیاسەتی تورکیا؟ بەڵێ دیکتاتۆریەکی دینە تورکی چاوە وەکە سەدام خوازای ئیدارەت چونکی ئەردۆغان دەهمە بەرێ داوود ئۆغڵۆ ئاوی بوو سەرۆکێ ئاک کردبوو سەرۆکێ ئاک پارتیە و وی کرد سەرۆک وەزیر دیسا جی داوود ئۆغڵۆ چ دگۆ ئەردۆغان چ دگۆ داوود ئۆغڵۆ باوی کرد سەرۆک وەزیرتیا وی جی باوی کرد لێ ئەڤیا جی تەحمل نەکرد چون داوود ئۆغڵۆ ji سەرۆک وەزیرتiyê girt di magazekona Türkiye de o di hukukî de yekî serokkomar nikare karşı partî dinê veka partîkî o serokî wî partiyê bigire yani Erdoğan wekre yek alî li Türkiye'de serokratiyê dike ve dixwaze sîstema serokratiyê dîne ji ber wî Davut Oğlu û weka wî dixwaze ji vêrê sîstemê derxe û wisa jî kir Davut Oğlu wezîrtê ji Davut Oğlu zinten ew ê di bîst û di doyê meha Gulanê de çend şûn de ew kongre AK Partiye dike AKP dike دوی کنگره ده اویتی دنه دینه سری بکه سروکه آخات و بکه سروک وزیر یعنی دویده اردوغان چه خوازه اویاد ده دریا دموکراسی ده نتشکی راسته گره که اردوغان karşı nabera yani nebuna Erdoğan و hükümet vega nava wanda psikolojik tüneye Erdoğan herkesi dixwaze idare ke Erdoğan dixwaze çavbenî idare ke Erdoğan dixwaze parlamentoya Türkiye idare ke Erdoğan dixwaze sistemekî li gora xwe serokratîkî li gora Tirkî serokratîkî li gora Tirkiye ava bike. Ew serokratî jî weka serokratiya rojhelata navîn yani wî serokratiye dixwaze Türkiye idare bike. Yani weka beriya parlament û bêjin serokkomar û serokwezîr ya naxwaze dixwaze serê xwe bi tenê ew her biryara ew Erdoğan bide wextê ku her biryara Erdoğan bide ew jî here diktatoriyekî yani ve weka diktatör çend sal şûnde wa pêşvere pêşvere ve
تذکرێکە تورکی چارەسەر ناکە باکوورێ کوردستانی تورکی چارەسەر ناکە و تذکرێکە دموکراسیا تورکی چارەسەر ناکە یعنی دوی پێواژۆیە de Erdoğan dixwaze bi serê xwe bitenê Tirkî tamamê wî îdare bike û serokratîkî wisa bîne. Lê bi vê serokratiyê de Erdoğan ew ê kîl hemberî wî derê ji nava AK Partiyê ew ê wana bavêje. Da berê jî Erdoğan û Fethullah Gülen hev re bibûn partî vecîsen dibûn alî hev dikirin lê dawiyê Erdoğan Fethullah Gülen avê piştî wî serokkomarê بەڵێ کاگی مام سەبارەت بەوەی کە بەڕێز باسی لەو کردووان دەیەوێت سیستەمەکە بکاتە سەرۆکایەتی و تاگەڕەوی پەیڕە و کایی سەبارەت بە مەسەلەی دوای ێزگار کێشانەوەی ئەحمەد داودۆغڵۆ پرسی سەرنەوەی پارێزبەندی لە پەرلەمانتارانی هەدەپە لە پەرلەمانی تورکیا بەرەو کوێ دەچێت کە ئێستا حکوومەت پرۆژەیەکی پێشکەش کردووە. Erdoğan Sarkozy Ahmet Davutoğlu naxwaze şûra wî yekî din dixwaze yekî lê daxwaziya wî Sarkozyîtiyê rake ji Tirkiyê Sarkozyîtî neyê direkt dixwaze girêbe li sîstema serokratiyê dîne serokkomarî jî rake Sarkozyîtî jî rake sîstemeka serokratiyê dîne Tirkî û navxwatê wî jî magazagonê gere biguhere hatta magazagone göre ev jinabe vege xebata wî li ser partina magazagonê wextê magazagone göre ew çar wezîrtî rake ji holê ew wezîra bixwe bi serokatî ve girêbe û sîstema Tirkî ew bi tenê dixwaze îdare bike ew jî ki xetereye nerast yani sistema Türkiye vakti tamamı Türkiye şahsekî bitene mirovekî bitene bixwaze îdare bike Türkiye bire veka vakti Irak Saddam serî bû çawe Türkiye jî wisa bibe yani buê reyê de diçe de Erdoğan veya Davutoğlu demek ki hinek hemberî Erdoğan derket Erdoğan dehme berî anîdû wî ji ew ki avêt yani serokatê jê sistem serokatî û ew serokatî bide yekî çawa yekî ku Erdoğan çi bêje bêje herî yani ew زۆر سوپاس بۆ ئیمان تاش ئەر ئەندامی پەرلەمانی تورکیا کە بەڕێزیان لە تورکیاوە لەگەڵ زۆر سوپاس بۆ بەڕێستان کاک بەشدارگەر بگرینەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە کاریگەریەکانی لەسەر ئایا داودۆغڵۆ جێهێشتنی ژیانی سیاسی دەبێت یاخود بڵین ئەمەنگاوەی دەزەکا کێشانەوەی کۆتایی پێدێت لە ژیانی سیاسی یاخود وەکو چۆن عەبدوڵڵا گوێل کۆتایی پیاجۆرێک لە زۆرەکان لە ژیانی سیاسی دوورخستنەوەی داودۆغڵۆ هەرەوەندە کاریگەری دەبێت لەسەر پارتی دادوەگەشە پێدان؟ دیارە ئەمن یەک خەڵە پێش وەڵام پرسیارەکەت باسی بکەم کە کاکزیریان باسی کرد کە ئەچی داود ئۆغڵۆ کردیتی هیچ هەموو فەرمانەکانی ئەردۆغانی جێبەجێ کردیا ئەمە بەشێک لە قسەکەی ڕاستە بەڵام خۆمان هەر کە خۆمان لێرە دانیشتنەوە و نامنیشانی بەرنامەکە لەسەر ئەوەیدایە کە کێشە لە نێوان ئەردۆغان و داود ئۆغڵۆدا هەبووە یارە ئەمە مەرج نیە 100% داود ئۆغڵۆ هەر لە ژێر بێن فشاری ئەردۆغان وروها لە قوتابێکی جێڕال بە لۆ ئەردۆغان هەرچی وتویتی دیارە ئەمە وەکو دەبینین لە مەسلەی بێن ڕێکەوتن لە گەیەکێتی ئەوروپا لە جوڵانۆ لەگەر کوردەکان تعاملکردن لەگەر کوردەکانی باکوور وەروها لەسەر چەندەها هەڵسکەوتکردن وەروها ئەو تعاملێکە لەگە وڵاتانی دراوسێدا یارە ئەمە دیری بۆچنی خۆی هەبوو داود ئۆغڵۆکە لەگە ئەردۆغان نەگەیشتن یەکتر ئەمە جیاوازی بۆ لێنان بە دڵنیاییەوە تەسیراتی خۆی دەکاتن لە داهاتوودا بەسافۆن لۆ پرسیارەکە دەگە دووبارەی کێوە سەبارەت بەوەی کە ئێستا دوای ئەوەی کە عەبدوڵڵا گوێل لە پارتی دادوگەشە پێدان نەما کاریگەری کە تۆی لەسەر پارتەکە جێنێش پێ دوای دەستەکارکێشانەوەی ئۆغڵۆش بە هەمان شێوە دەبێت کاریگەری نابێ خودت کاریگەرتر دەبێت لەسەر
پارتی دادوگەشە پێدان یاخود ئەگەری دروستبوونی یاخود پەردبوونی ئەو پارتە لە ئارەدایە؟ وڵای ئێمە باسمان کرد کە ساعتی ئەردۆغان کە ساعتێکی کاریزمایە من پێم وایە بە ڕۆیشتنی داوت ئۆغلەوەها بە ڕۆیشتنی عەبدوڵڵاگوڵیش بۆ شێوە تەسیراتی ناکات و بەڕای منیشەوە هەم جەنابی داوت ئۆغلەوە هەروها عەبدوڵڵاگوڵیش دیارە مڕاعاتی وەزعەکەیان کردووە ئەوان سەیری ڕابردووشیان کردووە بەڕاستی زوڵم و ستەم و ئەو ستەمەی کە کەمالیەکان کردوویتیانە دیارە کەمالیەکانیش لەم ڕۆکەدا بە تایبەتیش جەهەپا توانای نییە لە هیچ هەڵبژاردنێکدا بتوانێتن نەتائیجەیەکی دڵخۆشکرد بۆ خۆی بەدەست بهێنیتن بۆی ئەوان زیاتر لە 100% دەگەڕێن وەروها لە شڵەژانی بارودۆخی تورکیادا کە بێنە پێش پێم وایە ئەوان مڕاعاتی ئەو بارودۆخیان کردیە سەلێن نانەوێتن تورکیا بگەڕێتەوە ئەو قۆناغێنەوەتەکان و هەشتاکان و هەفتاکان و دیسانەکە بێتەوە زیندانیەک هەم بۆ کوردەکان هەم بۆ بە تایبەتیش کە خوان وەکو باگراوندێکی ئیسلامیان هەیە زیاتریش ئەم پێم وایە دەوەستێتە سەر لە داهاتوودا سەر پێگەی جەماوەری ئەردۆغان ئەمان ئەگەر ئەکەپە پێم وایە تووشی شڵەژانێکی زۆر بە قووەت بێتن لە ناو تورکیادا وەروها ئەردۆغان گولیسەکەی لە دەست بڕاتن پێم وایە ئەوان ئەحمەد داوت ئۆغلو عەبدوڵڵاگوڵ و چەند کەسایشتر هەیە ئەوانەی کە وەروها جەماعەتی خزمەت لەوانێ بێنە پێشەوە لە بە پارتێکی نوێدا بە ئەجندایەکی نوێدا بۆی گولیسەکە یەکجاری لە دەستیان نەڕواتن. بەڵێ زۆر باش سەبارەت بە سیستەمی سەرۆکایەتیەوەی کە باز دەکە دیارترین خاڵی ناکۆکی لەنێوان ئۆغڵۆ و ئەردوغان بریتە لە سیستەمی سەرۆکایەتی ینی پێ دوایە بەلادانی ئۆغڵۆ یاخود دەزەکە کێشانەوەی ئۆغڵۆ بربەستی بەردەم ئەردۆغان نەماوە بۆەوەی کە سیستەمەکە بکات بە سەرۆکایەتی یاخود دەوێت سەرەتا لەم پەرە ناوخۆیەکانی حیزبەکەی لابرێت دوایی مەسەل لەلایەنەکانی دیکەەوە دەست پێ بکات بۆ مەسەلەی سیستەمی سەرۆکایەتی. بڵێ بە دڵنیاییەوە سەرەتا تۆ ئەگە بتێ هەر هەنگاوێک بنێ بەهاوی سەرەتا برێن ئەگەر هیچ کێشەیەکت نەبیتن کێشەی داخلی وەروە کێشەی دەرەوە ئەمە نابتە کێشە بەڵام بە حکومی کە سیستەمی سەرۆکایەتی لە تورکیادا بربەستی دیارە هەیە بە هەم بربەستی دیار بربەستە دەرەچیەکان بە قووەتر و تۆکمەترن لەگە بربەستە ناوەخۆیەکان چکە بەڕای منیشەوە پێشەوەی بەتەواوەت وەڵام پرسیارەت دەمەوە من دەمێن شتێک لەسەر باز دەکەم ئەگەر چی بەڕێز ئەردۆغان لە پاش ساڵی 2023 وەروەها لە 90 تاوەکو سەرۆک شارەوانی ئەستەمبۆل بووە وەروها پاشان کە سەرۆک وەزیرانی تورکیا بوو کە ئێستا سەرۆک کۆمارە من سەیرم بەوەی دێتم کە ئەوەندە بەجددی هەوڵ بۆ سیستەمی سەرۆکایەتی دەدا چکە بەڕاستی سیستەمی سەرۆکایەتی هەم ئەگەر لایانی ئەرێنی هەبیتن بۆ تاواکردنی پرۆژەکانی خۆی ئەردۆغان کە تورکیای 2023 بەڵام بەڕاستی خەتەریەتیشی هەیە چونکە پێشتر کودەتایەکان لە تورکیا کە دەکران و کە جەنەرالەکان داهاتن نەیانتوانی ئەو دەسەڵاتە لە شخصی خۆیاندا کۆ بکەن وەکو عەدنان عەفوەن ئەو کودەتایی کە هەشتا بلێنکە کرا و جەنەرالێکە هاتە سەرحکوم کەنعان ئیڤرین نەیتوانی بە پاشانەکە لە ڕێگەی هەڵبژاردنەوە ئیتر بەشێک لە سوڵتەکە گەڕاوە بۆ ئەنجومەنی وەزیران و وەروها پەرلەمان بەڵام بەڕاستی خاڵی خەتەر ئەوەی لەسەر تورکیادا چکە تورکیا هەموو کاتێک معڕەزە لۆ کودەتای سەربازی یارە ئەمەش وڵاتانی زلهێزی جیهان بە تایبەت وڵاتانی خۆرابن سەرۆمیان و ئەمریکا کاتێک بزانن کە بە تەواوەتی بەرژەوەندیان وەروە تورکیان لەدەست دەچیتن هیچ باچیان بەوە نییە کە کودەتای سەربازی بکرێتن ئەم کاتە لەوانێت کودەتای سەربازی لە تورکیا بکرێتن ئەو شخصەی کە دێتن لە ناو سوپادا زۆر بە ئاسانی لەوان بتوانین هەموو سوڵتەکان لە دەستە خۆیدا کۆ بکاتەوە ئەمە لە ئەنە ئەرێنەکەی بەڵام لە هەمان کادا لایەنێکی ئیجابیشی هەیە کە ئەوەیە لەوێدا ئەردۆغان بتوانانی خۆی ئەو کاروانی کە دەستی پێکردیە کە بتوانیتن تەواوی بکاتن تاوەکو ساڵی 2023دا بە تەواوەتی تورکیا چکە بەڕاستی تورکیا لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا کە پێیدا تێپەڕیوە بە کۆمەڵێک کێشە و قەیران تورکیا لەسەر بنەمایەکی سەقەتدا دروست بە تورکیا لە بەڵێ سوپاس دەکەین کاک بەشدار سوپاس بۆ دەرفەتە بوو دەگرم لای بەڕێزت زۆر سوپاس کاک زیریان سەبارەت بەوەی کە 22 مانگە پارتی دادوگەشە پێدان کۆنگرەی نائاسایی خۆی دەبەستێت ئایا سەرۆکی حکوومەتیش دووبارە داوت ئۆغڵۆ سەرۆکی حکوومەت نامێنێ چۆن بەپێی پێڕەوی ناوخۆ حکوومەت تورکیا چۆنە و پرسە خۆی لە ڕاستیە
نەریتێکە لە زۆربەی وڵاتانی دیموکراتی جیهان یعنی ئەو وڵاتانی کەوا دیموکراسیان تێدا هەیە کاتێککە حیزبێک هەڵبژاردن نەباتەوە سەرۆکی حیزبەکە ئۆتۆماتیکی ئەبێتە بەرپرسی یەکەمی دەسەڵاتی جێبەجێکردنی تر ئەمە ئایا سەرۆک بێ ئایا سەرۆگۆزیران بێ ئایا ڕاوێژکار بێ هەر سیستەمەکە بە گوێرەی سیستەمی وڵاتەکان کەسی یەکەم وای لێ لە تورکیاش بەم جۆرەیە هەر حیزبێکە براوە یەکەم بێ یاخود ئەگەر ئێتلافیش بێ و حیزبەی کە پشکی ئەو هینەی بەرەکەوێت دیات سەرۆکی حیزبەکە بێتە سەرۆک وەزیران من پێم وایە داود ئۆغڵۆ ئۆتۆماتیکی ئەبێ واز بێنێت خۆشی خەریکە هەر لە ئێستاوە دەستی کردووە بۆی کە خواحافزیەکە لەگەڵ ئەو دام و دەستگایانەی کەوا ئیشی لەگەڵ کردوون ئەو کەسێک کە ئەبێتە سەرۆکی پارتی دادوگەشە پێدان ئەوە ئەبێتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەس وەکو لە ئینەکەش ئاماژەم پێکرد پێ ئەچێ ئەردۆغان خۆی مانگانە سەرۆکایەتی بەڵام چی ئێستا چێ جێ دەبێت بڕابرەستا ئەو ناوانەی کەن جێگرەوەی داود ئۆغڵۆ بۆی کە لە 22 مانگ ببن بە سەرۆکی پارتی دادوگەشت پێن سەرۆکی حکوومەت چەند ناوێکەن یەکیان بەکیر بۆزداغ وەزیری ئێستا جێگری سەرۆک وەزیرانە ئەوە دووەم زاواکەی خۆیەتی زاوای ئەردۆغان ئەوش ناوێ بۆی بێتە سەر ئەوش لە ناوایە سێم نومان قورتوڵمشە کە ئەمیش کەسایەتێک بووە کە کەسایەتێکە بەهۆی ئەوەی کە لە نێو پارتی دادوگەشە پێدانە زعیفە یعنی کەسایەتێک نییە لە خودی پارتی دادوگەشە پێدان و پێگەیشت بێ و کادری تایبەت بەخۆی هەبێ لە پارتی سەعادەتەوە هاتووە ئەمە احتیمالی ئەوە هەیە مەسەرەن ئەمیش بکات لەبەرەوەی کە کەسێکی زعیفەوە دواتر هەر وەختێک ویستی ئەتوانێت لای برێت لەسەر پۆستی سەرۆک حکوومەتەکەش هەڵەوەشێت حکوومەتی داود ئۆغڵۆ بەڵە کابینەیەک ئیستیقالە ئەکات و کابینەیەکی دوێ سەرۆکی پارتی دادوگەشە پێدانی نوێ ڕائەسپێرێت بۆ ئەوەی حکوومەتی نوێ تەشکیل کاتەوە پێم وایە ئەمە زمینە سازیە بۆ هەڵبژاردنێکی پێشوەخت هەڵبژاردنی پێشوەخت بۆ پەرلەمانی تورکیا بەڵێ هەڵبژاردنێکی پێشوەخت بە ئەگەری زۆر ئەردۆغانەی کات لەبەرەوەی کە ئێستا بەهۆی ئەم شەڕەوە احتیمالی ئەوە هەیە هەدەپە لە ژێر بربەستی هەڵبژاردنا بمێنێتەوە ناتوانێت لە سەدا دەی بربەستەکە تێپەڕ بکات بەهۆی شەڕ بەهۆی ئەو کۆچەی کە بەشێکی زۆری کوردەکان لە ناوچەکانی خۆیانە کردویانە و هەروەها بەهۆی هاتنی ژمارەیەکی زۆری ئاوارەی سووری و بەهۆی ئەو ناکۆکیی کەوا لە نێو پارتی بزوتنەوەی نەژادپەرستە هەیە ئێستا خەریکە ئینشقاق لە نێو ئەوانەشە ڕوویداوە احتیمالی ئەوە زۆر هەیە کە دوو پارتی سەرەکی دوو پارتی دەرەوەی هین دەسەڵات وەکو هەدەپە و ماهەپە هەردووکیان لە ژێر بربەستی هەڵبژاردنا بمێنەوە ئەمە واتای ئەوە گات کە بەشێکی زۆری دەنگەکان ئەچێتەوە بۆ پارتی دادوگەشە پێدان و ئەردۆغان دەتوانێت ڕێژەیەکی زۆری کورسی بەدەست بێنێت 370 بۆ 400 کورسی یعنی ئەمە هەدەفەکەی بۆ سیستەمی سەرۆکایەتی پێویستی بە چەند کورسی پەرلەمانی کەم پێویستی بە 370 کورسی هەیە بۆی کە بتوانێت قەزیەی ریفراندۆم و مەسلەی یەکلاکردنەوەی سیستەمی سەرۆکایەتی جێبەجێ بکات و ئەوێت سەرۆکێکی زعیفدا بنێت و خۆی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نێو حکوومەتا بێت بۆی کە دەستکەوتی سەرکەوتنی هەڵبژاردنەکەش بۆ خۆی بمێنێتەوە چونکە ئەردۆغان قبول ناکات کە وەکو ئەم ڕێژەی دەنگانەی کەوا بەدەست بێت دەستکەوتی سەرۆکێکی دیکەی پارتی دادوگەشە بێت کامەر سوارد بۆی ئەردۆغان بۆچی سیستەمی سەرۆکایەتی دەوێت سیستەمی سەرۆکایەتی تورکیا بەێستر دەکات یاخود پێگەی ئەردۆغان زیاتر بەێستر دەکات بەڵێ بەپێ ئەو پرۆژێک کە ئەردۆغان هەیەی و دید و تێڕوانینی بۆ ئایندەی تورکیاوە کە ئێوێ تورکیا لەو مێژووی ڕابردووی خۆی هەیە دابڕێ و مێژوویەکی نوێی تورکیا دروست بکە یان تورکایەکی نوێ بنیاد بنێتەوە و ئەم تورکیای نوێ کە بنیاد تێنێتەوە ڕاستەوخۆ پێویستکە بە کەسایەتی خۆیەوە بە کەسایەتی خودی ئۆردوغان خۆیەوە لەبەرەوە ئێمە بینین ئەو پرۆژەی کە باس لە تورکیای نوێیەکە کە لە ساڵی 2023 کە کۆمەڵی قۆناغی ینی لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئەوەی پێگەی تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پێگەی تورکیا لە ئاسی ڕیزبەندی وڵاتانی جیهانە کە ئەمە هەمووی کۆمەڵی پلانی استراتیژین ئۆردوغان ئەوێ بە سەرۆکایەتی خۆی بگاتە ئەم قۆناغە لەبەرەوە ئەمە پێویستی بەچی هەیە پێویستی بەوەی هەیە کە سیستمەکە سیستمێکی سەرۆکایەتی بێ و هەموو دەسەڵاتەکان لە خودی شخصی خۆیان کۆبکاتەوە لەبەرەوە ئێستا بپی ئەو دەستوری کە ئێستا هەیەی ئێستا سەرۆکوەزیر سیستمەکە کە پەرلەمانیە ینی دەسەڵاتێکی زۆری هەیە و سەرۆکۆمال چەند دەسەڵاتێکی ڕەمزی هەیە و لە کاتێکی شاکە هەڵبژاردن لە ناو گەلەوە ئەنجام دراوە و ئەو خۆی وا ئەبینێ کە مادام گەل هەڵی بژاردووە کەواتە ئەمە شەرعیەتێکی زۆرتری هەیە ئەبێ سنووری دەسەڵاتەکانی فراوانتر بێ و ئەبێ
توانایەکی یاسایی زۆرتری هەبێت لەناو خودی تورکیادا لەبەرەوە ناوێت نەسەرۆکی حکوومەت نەسەرۆکی پەرلەمان کە ئەم دوو دەستگان ئێستا دەسەڵاتێکی بەهێستریان هەیە لە دەسەڵاتی سەرۆکایەتی نایوێ ئەمانە لە خۆی بەهێستر بەڵکو ئێوێ لاوااستر بێ و ئێوێ سیستمەکە وەکو سیستمی ئەمریکای لێ بکە یان وەکو سیستمی فەڕەنسای لێ بکە لەوەیە دەسەڵاتەکە دەسەڵاتێکی سەر کۆمار دەسەڵاتێکی گەورەیە و دەسەڵاتێکی زۆرە و ئێوێ بەم شوێ ئەمە نەک داوای ئەم پێشتریش لە سەردەمی تورکوت ئۆزالە تورکوت ئۆزال هەر ویستی بە هەمان شێوە ئەمە ئەنجام بدە چکە ئێستا مەترسی ئەوەی هەیە کە ئەو لە پێگەی سەرۆکاتی کۆمار بمێنێتەوە و لە حیزبەکەی دوورکەوێتەوە و لە حکوومەتیش دوورکەوێتەوە ئەمە وای لێبێ وەکو حیزبی نیشتیمانی دایکی لێبێ کە تورکوت ئۆزال تیا بوو و تورکوت ئۆزال ئەو دەسەڵاتی کەوردە وردە نەما بەهۆی چیەوە بوو بەهۆی دوورکەوتنەوەی بوو لە حیزبەکەی کەواتە ئێوێ ناوێت چارەسووری ئۆزال بەو شێبێ هەر ئۆزال ئەو کاتە داوای کردوتی ئێمە پێویستمە ئەگەر ئەمانەوێت تورکایەکی بەهێزمان هەبێ پێویستە سیستمی سەرۆکایەتی بێ و لەم ڕێگەیەوە ئێمە ئەتوانین تورکیا بپارێزین لە دەستێوەردانی دەرەکی هەم لە دەستێوەردانێکی دەرەکی هەم لە دەستێوەردانی ناوخۆی و هەم بەهێزبوونی لە ئاز پارتە ئۆپۆزیسیۆنەکانی کە ئێستا لە ناوخۆی زیران بەپێی دەستوری تورکیا ئەردۆغان بۆیە چەند خول لە سەرۆکاتی بمێنێتەوە بۆی هەیە بۆ دوو خۆی کاندید کاتەوە خولێکیانەوەی ئێستا تێدا هەیە خولێکی دیکەش بۆ هەیە بەس هەر ئەمە خاڵێک زیادەکەم بۆ قسەکەی بەڵاگەر بە کوردی سوپاس دەکەم وایە سیستەمی سەرۆکایەتی قازانجی کوردی شتێدا هەیە ئەوەندە خراپیش نییە چۆن قازانجی کوردیە یعنی ئەگەر بێت و لە سیستەمی سەرۆکایەتی ئەتوانرێت مەسلەی دابشکردنی ناوچەکانی تورکیا بە شێوەی ئیالەت یاخود منتیقی فیدرالی ئەمانش شتێکە کە لەگەڵ سیستەمی سەرۆکایەتیە بەردەوام لە هەموو دنیا مناقەشەی لەسەرەکرێت و ئەردۆغانیش جار بەجار قسەی لەسەر ئەمە کردووە بەڵام من پێم وایە زەرورە کورد مناقەشە لەسەرەوە بکە ئایا ئەیهێنێت ئەوەندە دژایەتی سیستەمی سەرۆکایەتی بکرێت من پێم وایە ئەکرێ بکرێتە کارتێک بۆ دانوستان لەگەڵ ئەردۆغانە هینێکی خازن دەکەێت لەگەڵ ئەردۆغان سیستەمی سەرۆکایەتی پێک بێنێت ئەگەر مافی کورد بدات و لەگەڵ کورددا ڕێک پێ بۆنە بسپاس دەکەم کاک بەشدا دو پرسیارم زۆر بە کورتی بۆ بەڕێستان سەبارەت بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و تورکیا پێ دوایە هیچ گۆڕانێکی بەسەدادێ و پەیوەندانێکی ئێستا هەرێمی کوردستانێک کە زیاتر پەیوەندێکی نەوتیەوە زیاتر پەیوەندێک شە لەناو پارتی دموکراتی کوردستان و دادوگەشە پێدان من پێم وانییە گۆڕانکاریەکی وا ڕوو بداتن بەم کاتە بە خێرایی چکە وەکو خۆشت باست کرد بەڕاستی تورکیا وەکو تورکیا چکە بە خۆی حکوومەتە وەکو حکوومەت هەڵسکەوت دەکات بەڵام ئەو پەیوەندیەکانی لە خزمەتی گەلی تورکیادانە بەڵام ئەوەی کە لا سەنگە بەڕاستی لە هەرێمی کوردستان دەگلەی لێ پەیوەندیەکە زیاتر لایەنێکی حیزبی بەڕێوەی دەباتن زیاتر سوود و قازانجی لێ دەبین لەباتیەوەی کە ئەگەر چی لە ژێر پەردەی یاسای یاسا و سیستەمدا لە بەناوی هەرێمی کوردستان دەکرێت بەڵام ڕاستی زۆر بەهێر زۆری زیاتر لەلایەنی هەرێمی کوردستان پەیوەندیەکە لە سەنگە زیاتر حیزبێک سوودی لێ دەبینیتن وەروە کەلکە ئەگەر چی کەلکیی ئابووریشی هەر هەیە بەڵام ئەوەی کە من تەمەشای دەکەم زیاتر تورکیا سوودی لێ دەبینی بۆ لەو قۆناغی وەروها بەو خێرایی لەگەر دەزەکات کێشانە داد ئۆغڵۆ باوەڕ ناکەم تەسیراتە چوای بەڵێ زۆر بەڕێز کاک بەشدار اسماعیل زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە ستودیۆ لێرە لەگەڵ مارۆ زۆر سپاس بۆ ڕێک لە بەرزان زیران ڕۆژهەڵاتی و عومەر عەلی شارەزایان لە کاروباری تورکیا کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ مابوو سوپاسیش بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ